ڕێز خات و ئیزابێل ماکرەی ڕاوێژکار لە ناوەندی کامبرێج بۆ جیۆپۆلەتیک لەگەڵم ئامادەیە. بەڕێز ماکرەی سواس کە ئامادەی لەگەڵمان بەخێر بێ بۆ کوردستان. کەشوهەوای ئەو کۆڕبەندە بەلای تۆ چۆنە؟ زۆر سپاس. من مای خۆشحاڵێکی گەورەیەکەم لێرە بەشدارم. هەستت بە چی کرد کە هاتیتە کوردستان؟ چەندەم جارتە بەشداری کۆڕبەندی مێپسەکەی؟ لە ڕاستیدا مای خۆشحاڵێکی گەورەیە. ئەمە یەکەم سەردانیە بۆ هەرێمی کوردستان و یەکەم جارە من بەشدار دەبم لە مێپس. من بەشێک بوومە لە ڕێخستنی چەندین دیدار لە دەرەوە بۆ مێپس، بەڵام مای خۆشحاڵێکی گەورەیە کە من بەشێکمە لە پرۆسەکە لە بەریتانیاوە و بەشدار بوومە لە کۆمەڵە گفتوگۆکەکان کە لەم هەفتەیەدا سواس دەکەین بۆ هاوکاریکردنت. ئەو داوەتانەی یاخود ئەو بانگێشتانەی کە تۆ ئەو دیدارانی ڕێکت خستووە بۆ هەرێمی کوردستان کارێکی گران بوو بۆ تۆ؟ بۆچی ئەو پرسیاراکەم؟ چونکە ئێستا خۆتە زانی بە تایبەت لە ڕووی ئەمنیەوە دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئێمەش بەشێکین لە چوارچێوەی عێراقی فدراڵدا لەو دۆخە ئاڵۆزە، دۆخی ئەمنی ئاڵۆزە ئەرکەکە قورس نەبوو بۆ ئەوەی کە ئەو میوانانە بانگێشتی هەرێمی کوردستان بکەی یاخود بە پێچەوانەوە هەرێمی کوردستان جیاوازتر سەیرەکرێ؟ بەڵێ، پرسیارەکە ئەوەیە سەبارەت بە تێڕوانینی من بۆ دۆخەکە و هاتنی ئەو خەڵکانە بۆ ئێرە سەبارەت بە دۆخی ئەمنی. من بۆ خۆم لە زانکۆی کامبریج لە سنتەری جیۆپۆلەتیک کار دەکەم. ئێمە گفتوگۆ لەسەر ئەواکەین لەگەڵ توێژەرەکانی دیکەیە لەوەی کە چۆن لە ئاستی دەوڵات و لە ئاستی کۆمەڵگا دەکرێت کار بکەیت. تۆ لە هەرێمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆمەڵێک ئەکتەری جیاواز هەیە، ئەکتەری دەوڵەت و نەتەوەیی و نادەوڵەتیت هەیە، دۆخێکی ئاڵۆزی ئاسایشی بوونی هەیە و ئەم ئەکتەرە جیاوازانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەشێکن لە گفتوگۆ بەشێکن لە ئاڵۆزیش. بۆیە بەیەکەوە دۆخێکی نوێی کۆمەڵی ئاسایشی هەرێمیان دروست کردووە کە ئەمە شتێکە ئێمە لەگەڵ هاوکارەکانم ئیشی لەسەر دەکەین. هەرێمی کوردستان وەکو چ جۆرە ئەکتەرێک دەبینن ئێوە؟ لە ڕاستیدا پێم وایە مای سنجڕاکێشێکی زۆرێک کە من هاتوومە لەسەر هەرێمی کوردستان زیاتر فێر بم. من بۆ خۆم لەسەر تورکیا زۆر کارم کردووە، بەڵام زۆر شارەزام لەسەر پرسی کورد لە تورکیا و هەروەها لە هەرێمی کوردستانش لە عێراق و من تێدەگەم کەوە ناکۆکی و زۆر هەیە لە نێوان هەولێر و بەغا، یا جۆرێک لە هەستیاری هەیە لە کۆمەڵە پرسی هەڵواسراو هەیە و مافی دەستوری هەرێمی کوردستان کێشەی لەسرە لە بەغدا یا هەڵە تێگەیشتن هەیە. گفتوگۆی زۆر هەیە ئایا دەستور جێبەجێ دەکرێت یا جێبەجێ ناکرێت. ئەمە پرسیارێکە بەردەوامی گفتوگۆی لەسەر کراوە، بەڵام من زۆر پێم سەرنجڕاکێش بوو لەوەی کەوا چۆن ئێستاکە ئەم خەڵکانە کۆکراونەتەوە گفتوگۆ دەکەن لەسەر ئەم پرسانش بەدەر لە پرسەکانی دیکەی تایبەت بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها دۆخی ئاسایش لە عێراق و لە ناوچەکە دیسان بابەتێکی دیکەیە کەوا من زۆری لەسەر فێ بووم و مای سنجڕاکێشێکی زۆرە. ڕۆڵی کورد هەرێمی کوردستان چۆن دەبینی لە ناوچەکەدا؟ چونکە هەمیشە بە ئێمە دەوترێ ئێوە لانکەیەکی ئارام و سەقامگیرن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. من هاوڕام وەکو شوێنێکی سەلامەت دەیناسانم، ئەمەش بەهۆی مێژووی هەرێمی کوردستانەوە بە تایبەتی لە 20 ساڵی ڕابردوودا مامەڵەکردنەوە هەماهەنگی و هاوکاری با بڵێن هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ ئۆتۆنۆمی هەرێمی کوردستان کارکردن دژی با بڵێن داعش و هەروەها بەڕاستی دۆخی ئارام لە هەرێمی کوردستان دەبینم کە تەواو جیاوازترە لە بەشێک لە ناوچەکانی دیکەی عێراق. چۆن دەتوکرێت ئەم دۆخە ئاسایشیە باشتر بکرێت؟ ئەمە پرسیارێکی جەوهەریە کە پێم وایە کە دەبێت بزانین ساڵی داهاتوو چی ڕوودەدات. ئایا ئەمریکا و هاوپەیمانی نێودوڵەتی دەچنە دەرەوە عێراق بەجێ دەهێڵن یاخود نا؟ دۆخەکە چۆن دەگۆڕێ؟ من هیوا خوازم زیاتر هەرێمی کوردستان پێشکەوێت لە ڕووی ئاسایشەوە و ئەم هەماهەنگی و هاوکاری کە هەیە لەگەڵ لایەنی نێودوڵەتیە بەردەوام بێت. باسی ئەمریکات کرد، سەرنجی منە ڕاکێشا بۆ پرسیارەی بڵێم ئیدارەی نوێی دۆناڵد ترامپ چاوەڕێی چی لێ دەکرێت بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ هەرچەنە دەوترێ پێشبینیکردنی قورسە. بەڵێ، قورسە تۆ چاوەڕوان بکەی یا با بڵێن پێشبینی بکەی کە چی دەکات، بەڵام
لە ئێسادا ئەو سەرقاڵی ئامادەکردنی کابینەکەیەتی سەرۆکایەتی ترامپ وەکو هەمومان دەزانی کۆمەڵە بژاردەی ڕادیکاڵانە دەخاتە جێبەجێکردنەوە بەڵام ئامانجەکە ئەوەیە یاخۆت هەمووان خوازیاری ئەوەین کە لە ئاستی ئەمریکا بەردەوام بێت لەو هەماهەنگی و هاوکاری کە لەگە هەرێمی کوردستاندا هەیبێت و بەشدار بێت لە بەردەوام بێت لە پاڵپشتیکردنی هەرێمی کوردستان ئەمە شتێکە کە هەمومان خوازیارین بەڵام دیسان کۆمەڵە پرسی دیکەی ئاسایشی هەڵواسراوی گەورە هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پرسی ئیسرائیل و ململانەکانی لەگەڵ لایەنەکانی دیکە ئەو جەنگەی کە ئێستا دەگوزارێ بۆیە پێم وایە پاڵپشتی ئەمریکا بۆ هەرێمی کوردستان ڕەنگە تۆزە کەمتر بێتەوە لەبەرەوەی ئەولەوێتی گەورەتر هەیە لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە تایبەتی پرسی ئەو جەنگەی کە هەمووان باسی دەکەن. ناونیشانی کۆڕبەندەکەمان کۆڕبەندی مێپس دژیەکی ئاشتیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەو پاڵنەرانە چین کە ئەم ئاشتیە دروست نابێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هۆکارەکان چییە بەدیدی تۆ؟ لە ڕاستیدا ئەو دژبەرەکەی کە هەیە دەژبەیەکی ئاسایشی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێم وایە کە لەم دوو ڕۆژەشدا گفتوگۆمان لەسەر کردووە لە مێپس ئەوەیە کە ئاشتی هەمیشەی نییە و گەرنتی نەکراوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەردەوام ناکۆکی هەیە بەردەوام جەنگ هەیە بەردەوام هەستیاری هەیە لە نێوان ئەو لایەنانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەژین بۆیە کاتێکەتین ئێمە قسەی لەسەر دەکەین ئێمە قسە لەسەر ئەو بابەتەکەین کە دەبێت دووبارە بیری لێ بکەینەوە بیر لە کۆمەڵێک هەڵومەرجینیۆ بکەینەوە و بزاین ئامانجمان چییە ئێمە پێویستمان بە ئاشتیەکی ئەکتیڤانە هەیە کە پێویستە سیاستمەداران بڕیار بەدەستان دەوڵەتەکانی کاریگەر بەشدار بن لە ناودا تاوەکو ئێستاکە ئاسایش بەدی نەهاتووە بە شێوەیەکی گشتی ئێمە لە پرۆسەی هەوڵدانین بۆ بەدێنانی ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمارە شتێکە تاوتێکراوە. سپاس پێت وایە ئەم گفتوگۆ کۆڕبەند و کۆبوونەوانە کاریگەری دەبێت؟ هیوا خوازم کاریگەری هەبێت من بۆ خۆم بە ئاستی شخصی پێم وایە دوو جۆرە بنیادنانی ئاشتی هەیە کە من خۆشم ئیشم لەسەر کردووە پێم وایە زۆر گرینگە باگراوندە جیاوازەکان و خەڵکە جیاوازەکان کۆبنەوە تیڕۆین جیاوازەکان کۆ بکرێنەوە تاوەکو کۆمەڵە پێشنیاز گەڵاڵە بکرێن ئێرە شوێنێکی ئەکادیمیە بۆ ئاڵۆگۆکردنی زانیاریەکان ئێمە خەڵکمان هەیە لە چین لە رووسیا لە ئێران لە ئەمریکا لە بەریتانیا لە ئەوروپا هاتوونە و بەشدارن هەمووان گفتگۆ دەکەن بەیەکەوە بۆ ئەوەی کە کۆمەڵە ڕێگا چارە پێشنیاز بکەن بۆیە ئەم پەیوەندیانە و دروستکردنی ئەم پەیوەندیانە کۆکردنەوەی ئەم ئایدیانە دەبێتە مای پاڵپشتکردنی ئاسایش بەشێک لە شێوەکان. سواز دەکەم بۆ شرۆڤەکانت بەڵام با دوایی پرسیار بکەم چۆن پێشوازیت لێکرا لە هەرێمی کوردستان کاتێک تۆ وەکو میوانێکی بەشدار هاتیتە کۆڕبەندی مێپس ئەو پێشوازی لێت کرا چۆن بوو؟ من زۆر پێشوازێکی گەرمم لێکرا کە بۆ من مای سەنجڕاکێشێکی گەورە بوو کە دەبینم میوانداری کورد خەڵکێکی زۆر میواندارن و مایەی سەرنجی منیان ڕاکێشا هیوا خوازم ساڵێکی پێش بەشدار بوو بێمەوە زۆر سپاس بەڕێزمەکرێی زۆر